خۆشەویستانی کەناڵی سلێمانی سڵاوتان لێبێت من زریان کەمال خۆشحاڵم لە ئەڵلقەیەکی دیکە لە پرۆگرامی ئێوارەی سلێمانی لەگەڵتانم. لە پرۆگرامی ئەم ئێوارەیەدا میوانداری خێزانێکی زۆر جوانمان کردە، خێزانێکی هونەری کە کاکە کەیوان سەلاحەدین و خاتوشەون محەممەدن کە هەردووکیان خێزانێکی پڕهونەرین و کاری هونەری و ئەکتەری دەکەن پێکەوە. ئەمڕۆ گفتوگۆ دەکەین لەبارەی ژیانی ئەزمون و ژیانی بەڕێزیاندا کاری هونەریدا و کارەکانیان چی بوون و لەمە دواکاریان چی دەبێت و دواکاریان چیە لە کاری هونەری. بینەری پرۆگرامی ئەمڕۆمان بن هیواخوازم کە بەدڵتان بێت. زۆر زۆر بەخێربن. زۆر سپاس زۆر زۆر بەخێربن. خۆشحاڵ بم کە ئەمڕۆ توانیتان لەم پرۆگرامە پێکەوە هەندێک گفتوگۆ بکەین. زۆر سپاس بۆ بەڕێز بۆ میوانداریەکەت و سپاس دەکەین. زۆر سپاس من جاری کە سوپاسیەوەکەم. کاک کەیوان بە سەرەتا نەڵێنەها ئێترەمە ئافرەتار لە ئافرەتە دەستەیە بە سەرەتا لە تۆ بپرسم چەند ساڵە کاری هونەریەکان چۆن چوونە ناو کاری هونەریەوە چۆن لەگەڵ خێزانەکە تا پێکەوە دەستان پێکرد؟ بەڵێ زۆر سپاس. ئەوەی ڕاستی بێ من ئەگەڕێتەوە بۆ چالاکی قوتابخانەکان ساڵی 76 بۆ 77 ئەو کات مامۆستا سەباح یادی بەخێر وابزان پار وەفاتی کرد خوالی خۆش بێ ئەندامی تیپی مۆسیقای سلێمانی بوو بەڕاستی ئەو منی دروست کرد ئەو دەرگایەکی بۆ کردمەوە ئێستا کە بوو بەم کەیوانەی لای بەڕێستم لە چالاکی قوتابخانەکانە کۆمەڵێ چالاشی ئەکرا بە بەردەوامی منیدا ئەنا منی هەڵەسان ئەیوی لاساین بۆ بکەرە و گۆرانین بۆ بڵێ ینی من زۆر با بڵین بە مناڵی تۆزێ بزیێو بووم شەرمشتم نەئەکرد ئیتر با بڵین لێەوە دەسم پێ کرد کۆبنەوەی باکانەکرا بە بەردەوامی منی هەڵەسانەیوت تۆ بێبی لێت و کورسە بۆ دانیم ینی بەڕاستی کێشەم نەموو لەگەڵی شتێکە سپاس دەکەم سەرکەوتو بیشەڵا چۆن تۆ چۆن دەستت پێکرد تۆ چۆن هاتیتە ناو بوارەکە؟ ڕاستیەکەی منیش هەتا کەس بووم ئاتیادی کاری هونەریم لە حەز لێ بوو بەس کەس نەبوو دەستم بێ بەڵام کە زەواجم کرد لەگەڵ کەیوانە لە ڕێی کەیوانەوانەیە دەستی گرتم و ڕای کێشان بۆ ناو کاری هونەری کاتە ئەو هیوای کە هەت بوو لەگەڵ کاکەیوانە بەدیزانهێنا سەرکەوتوو بن ئەوە کارێکی زۆر باشە گەر هاوسەرەکان ئەوە هاوکاریەکەن بەڕاستی تەواوی خۆزگە قورسەکانیش ئاسانە ڕاستەکەی وڵی تەواو هاوکاری مەکا و پشتی شمەگرێ زۆر لە کارەکانشتان پێکەوەیە لە کارەکانشمان پێکەوەین تەنانەت هەتا کچێکیشمان لەگەڵ خۆمانە ئێستا حەزی لەو کاری هونەریە و لەگەڵمانایە ئەیخوا سەرکەوت یعنی کاری لەگەڵتان کاری کردو دەست بەڵێ ئێستا لە پەیمانگای هونەرە جوانەکانە قۆناغی دووە هەتا لەگەڵ خۆمانە سێ چوار بەرهەمیشی هەیە زۆر باشە تەواو بوونە خێزانێکی هونەری زۆر خۆشەکە ئاوا بتوانن هاوکار و پشتی وەڵای من هەمیشە وتومە خۆزگە هەموو دایک و باوکیە دەرگای واڵا کردو بۆ مناڵەکانیان ئایا کچ بێ ئایا کوڕ بێت حتمما لە مناڵێت تۆ حەز و ئاواتێکتەیە بەڕاستی من کاتی خۆی زۆر حەزم لە گۆرانی مۆسیقا بوو بەڵام دواتر خۆم لە نواندنا بینیەوە ئیتر وتم با ئەم ڕێگایە بگرم هیوادارم هەموو دایک و باوکێ ڕێز و خۆشەویستیمەیە بۆیان یعنی بەڕاستی ڕێگری مناڵەکانیان نەکەن کە حەزیان لە شتێکە با خۆی ببینێتەوە نەک بە زۆر بڵێ ئەمە مەکە ئەوە بکە ئەوە باش نییە بە هەر شتێکیش بە زۆر بێ سەرکەوتو نابێت بەدڵنیایی حەز و خۆلیات بێ هەر شتێک با بڵێن بتوانیت کاتی خۆتی پێ ببەخشی لە دڵەوە ئەو کاتە سەرکەوتووە بێگومان وایە نمونەتەن زۆر زۆر زیاتر بێ دایک و باوکە بتوانێت پشتی مناڵەکانی برەوە تایبەت کچ ئەنی ئەم حقیقەتێک و ڕەنگە بتوانێت ڕێگەی خۆی بدۆزێتەوە بە هەر جۆرێک بێ بەڵام کچەکان پێویستیان بە پشتیوانێکە ینی ئەگەر باوکو برا بە تایبەت پشتیوانت بێ ئیتر تۆ پێویستت بە هیچ کەسێکی ترخەتێکە یەخوا نمونەتان زیاد بێت زۆر زۆر پێم خۆشە کە خێزانێکی ئەوەندە جوان و هونەرین پێکەوە کاکەیوان لەو کاتانەوە کە هاتوونەتە ناو بوارەکە و کاری ئەکتەری و نواندن ئەکەن شاکاری خۆتان کە بۆ نمونە یەکێک لە دراماکان یەکێک لە کارەکان کە زۆر لاتان جوان بۆ چ کارێک بووە؟ وەڵا ئەوەی ڕاستی بێ پێم خۆش بووم پرسیارە سپاس دەکەم لای من جوانترین کار کە کردومانە و کە یادگارێکی پڕ هەمیشەی هەتایی لامان ماوەتەوە زنجیرە درامای نمەخانە ساڵی 2000 بوو پێم وایە کردمان بۆ کوردستان تیڤ بەڕاستی دەنگانەوەیکی باشی هەبووە تا ئەم دەقەیەش خەڵک باسیەکە و ئەڵێ خۆزگە ئیشێکی وا بکرایەوە بەس بەداخەوە دوای ساڵێک دوای بەرهەمەکە کارەکە
دەرهێنەرەکەی گیانی لەدەستدا ڕۆحی شاد بێ کامەران ڕەفیق لێرەوە خوا لێی خۆش بێ. ئامین ڕۆحی شاد بێت بێگومانێکێکە لە زۆر کارە زۆر جوانەکان بیرمە سێرم ئەکرد و وەزەم ئێستش هەر لە یوتیوبەوە ماوە کارێکی زۆر جوان بوو. لەوێ دەوتان پێکەوە بوو یان هەر ژن و مێرد بووین لەوێ بەس بەڕاستی ئەتوانم بڵێم ژیانی خۆشمان بوو بە واقعی هەر ژیانی خۆمان بوو نووسرابەوە بڕوان پێ بکە کە دەقەکەمان بینی نەسەکەمانە خوێنەوە ڕێخ چیرۆکی خۆمان بوو. زۆر خۆشە لە کارکتەری خۆتۆ نزیک بێ ئەو دەورێکە پێدەست پێدرێەوە نیە یعنی لەوانەیە کەم و کوڕێکمان هەبوو بێ ئەو کادوەکو ئێستا دنیا پێشکەوتو نەبوو ئەجیزەی متەتەور نەبوو لەوانەیە وەکو نواندنەکەش کەم و کوڕێگەر بوو بێ بەڵام جوانترین کار کە لامان مامێتەوە نمەخان دەوری زۆر جوان بوو بەڕاستی یعنی لەو کاتە شار خۆشمان ساحیبی کوڕ و کچێک بووین یعنی ئەو دەورە نزیک بوو لە خۆشمانەوە زۆر باشەوە ئەرکیەوەی ئاسانتر ئەگەر ئەرکەکەلەکە باڵین کارکتەری خۆت و کەسایەتی خۆت دوور بێ ڕەنگە تۆزێک ماندووترت بکات ماندوو لەوان لەوە ناچێت خەمڕەوێن بوو یعنی ئەرکینی خۆت بوو بەس خەمڕەوێن بوو خۆتت یابینیەوە هەستە کرد ینی خۆتی خێزانەکە خۆتی ڕاستەوە دڵنیای سەرکەوتوو بن لە چەند کاری هونەریا بەشداریتان کردوە پێکەوە بەس لە دوو کارە ئەمەم لەگەڵان نەبووە ئەجینا با بڵین هەتا ئەم دەقەیە بڵین 32 بەرهەم بەیەکەوە کارمان کردو زمونێکی چەند پرۆژوانە بەڵام تۆزێ درەنگ دەرەکەوین ئێمە بسەبت ینی منێکێک لە دوایەوەی کە سێرچم کرد و پێم خۆش بوویەوە بێنە پرۆگرامەکەم و بەشداری بکەن سێرچی ئەوم کرد کەم دەرەکەون هۆکاری ئەو کەم دەرکەوت نەچیە هۆکارەکەی بەڕاستی حەز ناکەن لە هەموو ئیشێکا دەرکەون کە کاڵ و کرد ئێستا بۆ نمونە ئیشێکە حەزەکەین بە خۆشحاڵیەوە ئێستا بۆ کارێک بە منیان وتووە بۆ ئەمیش با بڵین قسەی لەسەر کراوە بەس هەستەکەم ئەو چیرۆکە ئەو نەسەکە نووسراوەتەوە خۆمی تیا بینمەوە بەڕاستی ڕاستە تازە دەوری کوڕی گەنجمان لێ نایە ئەبێ باوک ببینین بەڵام پێم وایە ئیشەکە تا حەدێکەیەتە بەردەست کارێکێتە بەردەست ئەگەر زۆ مرتاح نەبیت و خۆتی تیا نەبینیتەوە پێم باش نییە ئیشی تیا بکەیت ئیشی شاتووەتە بەردەممان زۆر ڕێز و خۆشەویستیمەیە بۆ بەرامبەرەکەم کە یاویمەتی وتومە ناتوانم من ئیشی تیا بکەم ئیتر هۆکارەکەی وەیە زۆر ئیش لەوانەیە حەزمان نەکردێ کاری تیا بکەین زۆر باشە لەو کارانەیە کە کردوتانە کامە کار با بڵێن زۆر مرتاح بوون لەگەڵی چ دەورێک بۆ نمونە باسیەوەت کردیترێمە دەوری باوکە بینی دەوری باوکایەتێک خۆشتر و ئاسانتر و زیانی حەزت کردو مرتاحتری یا دەوری کوڕێکی گەنج وڵایی کە طبعا تا ئەو سەردەمە کوڕە گەنجەکە خۆشتر بوو بۆ من بەڵامی تر کارەکە ئیشە کامیان زیاترە وڵایی ئەتوانم بڵێم کوڕە گەنجەکە هەستی خۆشترێکە و گەنجی هەستەکەی خۆتە بینیت ئەوە دێ زیاتر ئەو کارە لەگەڵ ئەوەشتا من تەسەورێکم هەیە ئەڵم هەر تەمەنە چێشێکی خۆی هەیە ڕەنگە ئێستا بۆ منێمە مناڵیمان ئەو سەردەمەیە کە هەرگیز گەڕانەوەی نییە کە زۆر بەمان ڕەنگە ئاواتە خوازی گەڕانەوەی ڕۆژێک لە ڕۆژەکانی تەمەنی مناڵی بین کە تازە ناگەڕێتەوە ئەو چێژەی لە مناڵیا هەیە ڕەنگە لە نە لە ڕاقیدا هەبێت لە گەورەبووندا بن نە لە کامەڵبووندا هەبێت بەتاشی دوایە بەڵێ زۆر ڕاست ئێستا تەمەنەکان جیاوازن ڕەنگە ئێستاڵێ لە عەسرە تەمەنی ڕێگەماندا بین پێت خۆشە بۆ نمونە بۆ ئەم تەمەنی ئێستا کە تێیدای لە چ کارێکدا بەشداری بکەیت بۆ لە چ ڕۆڵێکدا بەشداری بکەیت وەڵاهی ئەوەی ڕاستی بێ ڕاستە ئێمە زیاتر ئیشی فیلم و درامامان کردووە و تەلەڤیزیۆنی بەڵام زیاتر من حەزم بە شانۆشە یعنی ڕاستەوخۆ لەگەڵ بینەرەکەمە ئەو ڕۆڵە ئەبینم ئەژیم لەگەڵیە ڕاستە من بە فیلم سازی دەستم پێ کردو بەڵام کاتی خۆشی کە دروزوم لە سەر تەختەی شانۆوە دروست بووم ئێستا شەر حەزم لێتی شانۆ
با بڵین ئەکتەر و شانۆکاری ئەرەوەڵە وانە بەتەشید خاتون تۆش بە هەماشە بەڵێ منیش بە هەمان چیتە سەر ستەیجی شانۆ پێکەوە بەڵێ پێکەوە چه هەستێکت هەیە لە کاتێک من تاقی نەکردێتە نازانە یەک جار چوین بەس هەستێکی زۆر خۆشمە بووە یعنی ئەو کاتە دوکمان گەنج بووین ئێستا زۆر نا ئێستا کەوتینەتە تەمەنێک ئێستا وەکو دەوری دایک و باوکێکە بینین ئەو هەستی گەنجێتیان نەما لە گەنجێتی دەرچوو ئەو هەستەیە کە تایبەتترین زۆر شانۆگەریەکمان کرد ساڵی 2001 بوو پێم وایە شانۆگەری زاوەکانی حاجی فەتاح هەر لەوێ خۆشەویستی یەک بووین گەنج بووین یعنی تەلەبەی زانکۆ بووین لەسەر تەختەی شانۆ یعنی هەستێکی زۆر خۆشمە بوو هەستمە کرد دوو جار تۆ ینی لەو هەستی ئاژییت بەڵێ بەڵێ یعنی هەستمەگە هەتا یەک جار یەک ڕۆژیان حیوارێکم بیر چوە ئەم یەکسەر حیوارەکەی بۆی دەبەر کردم یعنی فریام کەوت لەوێ حیوارێکم بیر چۆ ینی بەڕاستی زۆر دەستخۆشیم لێ گوتم باشە ئەم یەکەم جاری شێتی بۆ سەر شانۆ تۆزێ ئەلەرزیم بەس واشم کرد کە خۆم دەرنەخەم واشم کردویشم هەستانەوە ناڵێ لە هەب لە پشت هەر پیاوێکی با بڵێن دەتوانە ئافرەتێکی بەتواناتر هەیە حقیقەتی وایە ڕاست سەرمێنراوە دیفاعی لێ بکە پێکەوە بینەری پارچە ڤیدیۆیەک دەبین لەسەر کارەکانی ئێوە کە پێکەوە کارتان کردو پارچە ڤیدیۆیەکە لە درامایی نمەخان پێکەوە ڕۆڵتان بینی و تۆگەتان بەرداوامەکەی فەرموو فەرموو دایکە کوڕەکەم بەسە خەمی هیچم نەبێ بۆ مەسەلەی خانۆکەش ناچین بۆ هیچ کەس لەلایەکەوە ژوورێک ئەگرین بۆ هەردووکمان بەسمانە ێ باشە دایکە خۆخانۆکەی ماڵی مامم گەورەیە ئێخۆ نەش نیشی هەیە و نەمناڵ بۆ نەچینە ئەوێ چی تایە تۆ وز بە لە سبەینێ زووتر نیە ئەچیتۆ لای مێردەکەت و مناڵەکانت من و بەهزادی ژوورێکمان بەسە دایکە من ناتمەوە لای ئازادە هیچ و پوچە ئەگە دەرمەکەی ئەوە شتێکی ترە ئەوە ئێوە باسی چیەکەن کاکە بازات تۆ خۆ کابرایەکی عاقڵی لە شتەکان هەمووی تێگەی ئاخر ماڵی مامم خراپی چییە زۆر خراپە و تەواو من ناچمە ماڵێ و کابرایە ئێ باشە با بزانین هیچ پێویست ناکە ئەگەر ئێوەشە چن کەیفی خۆتانە من نایە دایکە شتەکان وا چارەسەر ناکرێت ئەخر تۆ بەتەنیا و ژیان بچێتەوە لای مێردەکەی تێ ناگەم ئەم شتەوە چارەسەر ناکرێت دووبارە سڵاتان لێبێت عزیزانی من چینە سەر گفتوگۆکان بینەری پارچە ڤیدیۆکە بوو یەکێکە لە ڤیدیۆ جوانەکان کە ئێوە پێکەوە کارتان کردو ئەمەوێت لەم بابەتەوە پرسیارێک بکەم لە کاتی ڕۆڵبینیندا پێکەوە کاتێک کە دەورێکتان هەیە مرتاحترن یاخود کە دەورێکی جیاوازتان هەیە ینی دوورن لە یەک گەورەکانتان وی ئەگەر پێکەوە بین زیاترێکە دەورەکەی خۆشترێکە و باشترێکە ڕۆڵەکانمان بەیەکەوە بەس لە هەمان کاتە جاری وایە مخریج بەڵێ ئەو دەوری فڵان ڕۆڵی لێ لەگەڵ یەکی کەیە تۆ دەوری ئەوە دەیەکە شەر نییە مەرج نییە هەموو کاتێ بەیەکەوە بەس کە بەیەکی شۆبین خۆشترەوە نییە عەفوو زریان خان خۆی زیاتر با بڵین دەریێنەرە بەڕێزەکان کە ئەو ڕۆڵانە ئەیەن بە ئەکتەر ئێستا بۆ نمونە من ئەگەر ئەمم لەگەڵا بێ لە کارێکە لەوانەیە بڵێم ئیشەکە سەرکەوتوترە بێ بۆ ئەتوانم نزیک بمەوە لێ توانم دەست خەمە سەرشانی کۆمەلگای ئێمە بەڕاستی نەگەیشتۆتەوە ئاستا کە ئەو دیوارە پشکێ بەڕاستی چکە قوبوڵی ناکرێ بەڵام لە زۆر ئیشاکە بەیەکەوە بووین توانیمە ینی کۆمەڵێ کاردانەوەی کردومە وتوانە دەستۆش هەتا کاتی خۆی میوانی ئەو دی سنوورمان کرد ژن و مێرد بووین من پیاوێکی دڵپیس بوو ئەی خنچێنم لە کارەکەیە مەشەدەگیتی ئەی خنچێنم وا چوومە دەورەکەەوە یعنی نییە خەریب و بەتاوەتی خنکە یعنی دەرهێنەری بەڕێز هاواری کرد کورەوتی تەواو بەسە یعنی وا چوومە ناو دەورەکەەوە بەس ئافرەتیش کە وایە ڕێزم هەیە لەوانەیە من نەمتوانێ ئەوە بکەم کارەکە وا بوو یعنی هەتاوام کرد لە پێم ودوتمەوە تۆ چی ئەەکەی ئەو تۆ چیەکەی یعنی وا چوومە دەورەکەەوە بەڕاستی خەریب بوو بەڵێ بەڵێ
بەس دەگەرێکی کە بەرامبەری بێت ئەم ناتوانێت ئەو ڕۆڵ بێگومان ینی هەنێک شتەیە بۆ کۆمەڵگای ئێمە بێ جواز بیری لێ بکرێتەوە کۆمەڵگایەکی دابوونێتێکی تایبەتمەندمان هەیە دەستخۆشیتان لێ ئەەکەم بەڕاستی ینی ئەبێ ئێمە پێش هەر کارێک بیر لەو بکەینەوەوانەیە کۆمەڵگاکەمان چیە ئێوەشێکێکن لەو کەس بەتەشید وایە تۆ ینی حقیقەتە نابێ خۆتی لێلاڕێت نابێ خۆتی لێلابێ بێگومان وایە ڕاست لێسەدا کارکتەرێکی زۆر هەیە و با بڵین کرانەوەی کۆمەڵگاوای کردوکە زۆرێک لە خانمان بەتایبێت بێنە بوارەکە و کاری ئەکتەری بکەن پێم وابێ لە کاتی ئێوەدا با بڵین بکو باسمان کرد سەردەمی دەستپێکردنی کاری هونەری ئێوە ڕەنگە بۆ ڕادەیە ئافرەت لە بوارەکەیان نەبێت وانە لە ئێستادا ئەو کرانەوەیتان پێ چۆنایەوە وەڵڵاهی لای من شتێکی باشە بەڵام من داوا لە خوشکە بە ڕێزانەکەم کە ێنە ئەم مەجالەوە خۆیان بپارێزن و شخصیەتی خۆی بپارێزێ من ئەو داوایەمە یعنی قەیچێکە بابێت ئێستا من دەستخۆشیان لێ یەکەم کۆمەڵێک گەنجەیە بەڕێوەیە ئایندێکی گەشت چاوەڕوانیانە هەم لە کوڕ هەم لە کچ دوایەوە ئەکادیمیای سینەماژە خوێنن کۆمەڵێکیان یعنی من دەستخۆشیان لێ یەکەم گەنجی ئێستا باشە هاتۆتە ساحەکەەوە باشە بەڵام وەکو خانمان با بڵین هیوادارم کە ێنە ئەم مەجالەوە خۆیان بپارێزن پاراستن چییە؟ شخصیەتی خۆی ئافرەت ناسکە بتێونەتەوێت کۆمەلگایەکی ئێمە ئافرەت ناسکە ئەبێ خۆت بپارێزی ڕێزی خۆ بگراست چیتە کاستێکە و ستافێکە و ئیشەکەی ئەبێ بە ئامانەتەوە ئیشکەیت هەر خۆی بەدڵنیایی ینی ئافرەت ناسکە پێویستە ئەو ناسکی خۆی با بڵین نەشێوێنی هەروەکو خۆی بمێنێتەوانێ ینی تۆ گەر لە مامەڵەکردن بێت لە چەنان لە ماڵەکەی خۆشتە ینی سێرکە جیازی هەیە لە نێوان دایک و ئەندامانی خێزانەکە ینی دایک شتێکی جوانە ئافرەت ناسکیەکی خۆی هەیە بێگومانەوە یەکێکە لە گرنگیەکان کارە هونەریەکان جوانن ڕۆیان لەکەم بوون کردووە ڕۆیان لە زیاد بوون کردووە بەڕای ئێوە وەڵڵاهی وەکو پێم وتی ئەزانی چۆنە ئێستا ئیش ئەکرێ یعنی هەموو ئیشێکیش کەم و کوڕی تایە ئێستا بۆ نمونە ئێمە ئێستا خەریکی کورتەفلیمێکین خۆبەخشانەی کەم من خۆبەخشانە تەلەفۆنم بۆ کراو چوومەتە پێشەوە ینی مەز نییە تۆ مکارێک مکافئێ وەرگریان ئیسفادێکی مادی بکەیت من خۆم حەزم بە ئیشەکەیە ینی زۆر زارویستومە خۆبەخشانە ژیشکەم ئێستا هەفتەیە زیاترە خەریکی ئاخر وێنەگرتنی ئەم کارە بووین بەداخەوە ئەکتەری سەرەکیمان تووشی ڕووداوێ بوو ئیشەکەمان وەستاوە زۆر بەداخەوە لێرەوە دوعای خێری بووەکەم داخەوە من لە زمانی ئێوە ڕووداوەکەم بیست و تۆڕکە وڵاتەکانیش بڵاو کرابەوە زۆر بەداخ بوو خۆی گەورە چکە لەگەڵمانە بوو ئەکتەرەکە ڕۆڵی سەرەکیە ئەتوانم بەرکەوتنیشی لەگەڵ ئێمە هەبوو بەڵام بەداخۆێستا لە خستەخانەیە هەرەوە ناڵم خی گەورە ڕەحمی پێ بکە بەداخەوە دەورەکەشتان با بڵێن کارەکەشتان وەستێنراوە بڵێ بۆ کاتێکی نادیار ئەگەری هەیە دەست پێ بکەنەوە وەڵڵاهی ئەگەر ئەو کاکە حەمەجیان چابێتەوە دەست پێ ئەەکەینەوە ئەگەر وەزعەکە نوعێ بگۆڕێەوە لای دەرهێنە ڕەڵێ من هەر ئەی وەستێنم نایکم بەداخەوە ناتوانانی دەوری بینیەوە ڕۆڵی بینی ناویە لە کۆتایی لە کۆتاییە چکە هەفتەی پێشوو بە ڕێزە پەیوەندی پێوە کردم وتم بەسەر چاو بەڵام ئەو شتە نەخوازراوە ڕوویە وتم ئەبێ بمبووری حاڵەتێکی وایە ئیتر دیمەنی یەکەم و دوومەمانەمان تەواو کردووە قۆناغی خیری ما بوو ئەم ڕووداوە ڕوویا بەداخەوە خۆ کەس ڕووداویش کاتێکە ڕۆیان نەخوازراوە کەس حەزی پێ بەداخەوە یۆی سەلامەتی بۆ خوازی بۆ هیوایی کە بتوانن کارەکەتان تەواو بکەن ماندوو بوون ئینشاءڵڵا ئینشاءڵڵاوەتەوە دوکاری ئێوە هەبێت بەڵێ ئیتر بۆ کاریش کەش پیان وتین بۆ وردوکمان قسەی لەسەر کراوە بەڵام هێشتا نەچۆتە بواری جێبەجێکردنەوە ئەوە نزیکەی چل ئەڵقابێ دەرهێنەرەکە ئێرانیە بەڵام هەر ئەوەنە دوور قسەیەکی لەگەڵ کردوین توێتی مەجالتان نەبێ ساڵێکم پێ ئەچێ لەوانەیە پێویستیم بەردووکتان بێ ئێمەش بە خۆشحاڵیەوە بەڵام ئەو هێشتا نەچۆتە بواری جێبەجێکردنەوە بە هیوای سەرکەوتن ئێوە مەرجتان چییە بۆ بەشداریکردن لە کارێکی هونەری لە درامایەکە وەڵڵاهی مەرجەکە چی عنی زۆر جار کە نەسێگێتە بەردەست تۆ کە تۆ ڕازیەبی بەو دەورە
ئەتیادی هەمومان نەزانیتر عەقدێکە لەگەڵە گرێ بێ تۆ پەیوەست بی بەو عەقدەوە ئیتر کە هەچ کاتێ پێ دەڵێ فڵان ڕۆژ حازر بە جلوبەرجی خۆتەوە بێت تۆ پەیوەست بی بەو کارەوە ئەبێ ئیلتیزاماتی کە بخەیتە ئەو لاوە تۆڵی من ئەم کارە ئەەکەم مەشغوڵی ئەمە یعنی مەرجەکان بەڕاستی زیاتر ئەکەوێتە سەر ئەو گرێبەستی کە ئیکەی لەبەری کە تۆ پەیوەست دەبی بەوە ڕاستە بە دڵنیایی بە کاتەکانی خۆت بەتەواوەتی خۆشی بۆیە ئەو گرێبەستاکە کە تۆ هەچ کاتێک پێیوتی نەڵی ناتوانم ئەبێ حازر بی لەو کاتەیە ڕاستە بە دڵنیایی ئەرکی تۆ جارێکی تر قۆرسترە چونکە هەم خانمی ماڵەکەی هەندایکی و هەمیش لەگەڵ ئاکاکەکەیواندا ئەکتەریەکەی و کاری هونەریەکەی جارێکتر ینی ئەتوانم بڵێم ئەرکەکە لەسەر شانی تۆ قۆرسترە وەڵام ئەرکەکە لەسەر من شانی منە قورسە زۆر قورسە بەس کاتێکیش کە و کارە هونەریاناکەی کاتشتە ناو ستافێکەوە هەستێکی خۆشە زۆر پێبەخشێ ینی هەستەکەی ئەو جەماعەتی لە ناویای وەکو خێزانێک وای چ لە کوڕ و چ لە کچ و لە پیاوە هەمووی وەکو خێزانێ سەیریەکەکەی زۆرکەت کاتە بەرهەمەکە دەبینی بەرهەمەکە دەبینی زۆر خۆشەکە دا ئەبڕێ لێک ناخۆشە بەس کە لەو کاتای وەکو خێزانێک وای هەمووی هەستێکی خۆشە هەیە لە کاتە کارێکی هونەریەکەن زۆر لە یەکتر نزیکە بنەوەوان لەگەڵ ئەکتەرەکانی دیکە و دای ئەم پەیوەندی ئەمێنێ لە زۆر کاتە بەعزێ لە پەیوەندی ئەمێنەوە هەشە بەعزیکیانەوەنی یەکەم جار دەبینێت بۆ کاتیە هەتا لە زۆر کارە تۆ هاوڕێی تازە بۆ پێیاێ ئێستا من ئەم کورتە فلیمی کە باسم کرد کۆمەڵی خوشکبرامی تایە با بڵین کە ڕۆڵە بینن بەڕاستی مەجموعەیشیانم نەناسی ئێستا بوون بە هاوڕێم هەم وەکو کوڕموان وەکو کچموان هەتا سێ ئافرەتی بەڕێزی تایە ئەمە یەکەم جارمە بیان بین بەڵام بە خۆشحاڵی ئێستا هاوڕێ من ینی ئەوەشی تیەکەی بەڕاستی ئەو نزیک بوونەوە لە نمونە جوانەکان کاتە تۆ هاوڕێنی و هاوڕێی تەمەەن جاری وایە لە کاری جوان و ڕێک و پێگێتە ناوکاری هونەری و هەمووی گەنج و هەمووی جوان و سەرکەوتوو بن ئینشاڵڵا ئامین ئینشاڵڵا سەرکەوتن بۆ ئێوە بۆ ئەوانیش هیوای بەردەوامیتان بۆ خوازم هیوای واخوازم کە هەمیشە بەو جوانێ بمێنەوە پێکەوە سپاس کە ئەم میوانداریەتان قوبڵ کردو ئەمڕۆ لە لای ئێمە میوان بوون خۆشحاڵ بووم جارێکی تر بە هیوای سەرکەوتن بۆ ئێوە زیاتر ئێمە زیاتر خۆشحاڵ بووین هەر لە پرزگەوە تا ئاگاتە بەڕێوبەر و بە بەڕێزیشتەوە زۆر سپاستانەکەم بۆ میوانداریەکەتان زۆر سپاس ماڵی هەمووانە جارێکی تر بەخێر بێن سەرچاوەکانم کاتی پرۆگرام هەروەندەیە گەنا پێم خۆش بوو زۆر زیاتر گفتوگۆتان جارێکی تر بەخێر بێن سەرچاوەکان مەمنونم زۆر سپاس بەڕێز عزیزانی من پرۆگرامی بۆمانایەتە کۆتایی تا پرۆگرامی تر شاد بن